بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. آمين. بنراني برز خوشويست مسلماناني عزيز، خۆشحاڵم کە لە بەرنامەکەتان بەرنامەی بەهاکان بە خزمەتتان دەگەمەوە. خوازیارم خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ئەو بەرنامەیەمان لێ قبول بکا، بیخاتێتە ڕازووی حەسەناتمان، بە مسلمانی بمانژێنێ، بە مسلمانی بمامرێنێ، بە مسلمانی زیندیمان بکاتەوە، بە گەورەی و عەزەمەتی خۆی داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکە. خۆشەویستانم، دێنە سەر دەرسی سێیەم لە بەهاکان، لە ئەو بەها بەرز و بەڕێزانەی کە کۆمەڵگە و مجتەمەعات و تاکەکانی کۆمەڵگە بەرز دەکاتەوە و شەخسیەتیان بۆ دروست دەکا، وەسیقە و متمانەیان بۆ پەیدا دەکا. ئەویش بەهایەکی دیکە لەو بەهایانە کە لە دەرسی سێم لە خزمەتیدا دەبین، ڕاستگۆییە. ڕاستگۆیی جارێ خەسڵەتێکە، خەسڵەتی پێغەمبەرانە عەلەیهیمو سەڵات وەسەلام. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بە پێشەوەی کە بێتە پێغەمبەریش دوو خەسڵەتی زۆر جوان، دوو بەهای زۆر جوان کە پێویستەکە لە تاکەتاچی و کۆمەڵگەدا هەبن، پێی مەشهوور بووە سادیق الئەمین، ڕاستگۆی دەستپاک، یان ڕاستگۆی ئەمانەت پارێز. چونکە ئەمین هەر بۆ دەستپاچی نایە، بۆ دێتن کە هەموو هەڵس و کەوتەکەی بریتی بێتن لە ئەمانەت پارێزی و لە وەفا و لە خیانەت نەکردن. طبعاً ڕاستگۆی خۆشەویستانم، خەسڵەتی دژی ڕاستگۆی، ئەگەر ئینسان ڕاستگۆ نەبوو ئۆتۆماتیکیەن، یانی چیانی درۆزنە، خوا پەناماندا. درۆزنیش خەسڵەتێکی زۆر قێزەونە لە ناو کۆمەڵگە و مجتەمەعدا. هەر کەسێک خوا نەخواستا بەو خەسڵەتە پیسە تۆمەتبار بێ، یان ئەو خەسڵەتە پیسەی بەسەردا ساغ بوو بێتەوە، سیقە و متمانە لە دەست دەدا لە ناو کۆمەڵگە و مجتەمەعدا. خەڵک سیقەی پێ ناکاتن. ئەمڕۆ بۆ خەڵک سیقە بە بەرپرسانی ئەو وڵاتە ناکا؟ لەبەرەوەی مەسەلەی درۆ لەسەریاندا ساغ بۆتەوە. هەندیان درۆ بۆ خەڵکی کردوون، هەندیان درۆ بۆ خەڵکی کردوون، حتا یوکتەبە عیند الله کەذابە. ئەو لە لای خوای گەورە هیچ بە درۆزن لە قەڵەم دراون کە دێمە سەری دوایە. لە ناو کۆمەڵگە و مجتەمەع قسەی ڕاستیش بکەن، خەڵک لێیان باوەڕ ناکاتن. یعنی وەکو ئەو کابرایان لێ هاتووە، کابرایە کە ویستویەتی گاڵتە لەگەڵ خەڵکی گوندەگەی بکاتن، هاواری کردو خەڵکی نەفریام کەون ئاگرم دەماڵێ بەرەو خەڵکەکە دەچیتن، هیچ لە گۆڕێدا نەبووە. خەڵکەکە کە دەبینی درۆیان لێبینیوە، جارێکی دیکە بە فیعلی ئاگری دەماڵێ بەر بووە، هاوار دەکا کەس فریای ناکەوی ماڵەکەی دادەکەوێتن. ئەو نەتیجەی درۆیەکەیە. قوربان، ڕاستگۆیی ئەو خەسڵەتە گەورەیە پانتاییەکی باشی گرتووە لە قورئانی پیرۆزدا و لە فرموودەکانی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام، و لە ناو کۆمەڵگە و مجتەمەعیشدا ڕەنجی جوانی داوەتەوە. ئەمن پێش بێمە سەر ئەوانە یەک بەسەرهاتی شێخ عەبدولقادری گەیلانی، هەزار ڕەحمەتی لێ بیتن، ئەوڕۆی لە هەموو ڕۆژان خۆشتر بێ یا ڕەب العالەمین، بەسەرهاتی وشتان بۆ بجێڕمۆ لەسەر ڕاستگۆیی. طبعاً ئەو پیاوە بە منداڵی دایکی لە بیلادی فارس و لەوانە بەڕێی دەکاتن بۆ بەغدا، بە منداڵی 40 دیناری وێ دەداتن. طبعاً کە خوا حافیزی لێ کردووە نیەتەوەی هێناوە کە نابینی تۆ زارێکی کۆکۆی نەبوو ئێستانەکە کابرا دوو ڕۆژان لەوێ دەبێ غار دەداتەوە ماڵێ، وەڵا جومعە و خەمیسەدا دەبەزی. وایە بە 50-40 ساڵ هەم ماڵی هەنەدیوەتەوە، هەنەی بینیوێتەوە، ماڵی نەبینیوەتەوە. بەڵام یەک عەهد و پەیمانی لێ وەردەگرێت، دەڵێ کوڕم وعدم پێ بدە کە درۆ نەکەی. دەڵێ وعد بێدایە لە ژیانمدا درۆ نەکەم.
دێن ئەو کاتەی ڕێگر زۆر بوون قەدەری خوای گەورە ئەو قافڵەی کە ئەو کاروانەی کە بڵێ عەبدولقادر هێشتا ئەو ناوەی دەنگ نەکرد بە ئەو منداڵە لەگەڵ ئەو کاروانەیدایە قافڵە ڕێگر دەورانی دەدەن هەمان تاڵان دەکەن و هەرچی هەیەە لێیان دەستینن کەس شک نابە ئەو منداڵە هیچی لابێت کەس شک نابە ئەو منداڵە هیچی لابێت یەکێک لە ڕێگرەکان لێ دەپرسی دەڵێ کوڕا تووست پێ دەڵێ چل دینارم پێیە ئێوە خەڵکەکەی خەڵکی قافڵە هەموو شتی خۆیان شاردۆتەوە هەموو شتی خۆ دەکەن باز ئەگەر شتیشیان پێ بێ لێشیان پرسن سوێن دەخۆن دەڵێن هیچمان پێ نییە ئەو لێ دەپرسی دەڵێ چت پێ دەڵێ چل دینارم پێ ئەوی گوێی نادات زانی گاڵتەی پێ دەکات دەچێتەوە کن سەرۆکی دزەکان پێی دەڵێ هەمووتان تاڵان کردن هەمووتان لێستان دەڵێ بەڵێ بەسێک دەڵێ وەڵام منداڵە چەندەگە دابوو لێم پرسیوتی چل دینار تە بە دیناری زێر بۆ کاتی دەڵێ چل دینارم پێە دەڵێ دەبانجی کەند بانجەکە دەڵێ کوڕا تو چت پێ دەڵێ چل دینارم پێە دەڵێ کوا دەستدەواتە باقەڵە چل دینارەکەی بۆ دەردینی دەڵێوەتە ئێ دەشدانی وە ڕێگرن لێی دەستێنن ئەو زۆر پێی سیر دەبێت دەڵێ کوڕم خۆمە کەس نا تۆمان کەشف دەکردی و نا ئاشکرا دەبووی بۆ دەڵێ چل دینارم پێ دەڵێ ئاخرە من کە هاتم وعدم بە دایکمدا درۆ نەکەم باشە ئەو کابرایش عاقڵ دەبێت دەڵێ باشە ئێمە ئەو عەهد و پەیمانەمان بەخوا داوە کە موسڵمانی باش بین کە بۆ خوا سوڵحاو بین کەچی ئێمە عەهد و پەیمانی خوا دەشتێنین درۆ لەگەڵ خوا دەکەین و ئامادەنی درۆ لەگەڵ دایکی بکاتن جا دەڵێ بۆ مایەی هیدایەتی ئەو سەرۆکی دز و ئەوانەی کە دەگەڵیشی دابوون هەموو شتەکەشیان و خەڵکەکەی داوە ئەها بەرهەمی ڕاستی چەند خۆشە چەند شیرینە بەڕاستگۆیی منداڵێک ڕێگرەکان هەمووی موسڵمان دەبن و تۆبە دەکەن و بڵێ پەشیمان دەبنەوە لەو گوناه و تاوانەی کە کردویانە ئەو جا ماڵی هەموو ئەو قافڵەیەش دەگەڕێتەوە بۆیان ئەوە لە دنیا لە قیامەتیش دوای دەینە سەری خۆشەویستانم ڕاستگۆیی لە قسە و گفتاردا ئینسان دەبێت ڕاستگۆ بێ نابێ مەسەلەن بەرژەوەندی شەخصی خۆت بەرژەوەندی خانەوادەی خۆت بەرژەوەندی خزم و کەسەکانت بەرژەوەندی وڵات و نیشتیمانت بەرژەوەندی حیزب و ڕێکخراوەکەت وات لێ بکات درۆ بکەی ئەوانەی کە درۆ دەکەن لە بۆ ئەو بەرژەوەندیانە زۆر قێزەون دەبن زۆر قێزەون دەبن ئەها لە ناو کۆمەڵگەی ئێمەدا بە پەنجان دەژمێرن ئەوانەی کە بە ڕاستگۆ مەشهورن مەبەستم بەرپرسە باڵاکانن پەنجەی دەستێکی دەڵێم یعنی ئەوانەی کە مەسەلەن بە ڕاستگۆ مەشهور مەبەستم هەموو حیزبەکانە بە ئیسلامیەکانەوە بۆی خەڵک لایەوە نەچێ بڵێ وەڵام مەبەستی پێ خەڵکی دیکەیە ینی دەبینی ئەو بەرپرسەکە دێتن قسە دەکاتن ڕاست لەگەڵ میلەتی خۆی دەڵێتن درۆیان لەگەڵ ناکە لە کاتی قسە و گفتاردا نابێ بەرژەوەندی ئێمەوامان لێ بکاتن وەڵا مەسلحەت لە درۆدا بێتن کابرا درۆ بکات چکە حەبلی درۆ کورتە زوو دەپسڕێتن بەڵام ڕاستگۆ بە وەکو شێخ عەبدولقادری گەیلانی بەڕەحمەت بێ زاهیریەکەی ئەگەر زەرەریشی تێدا بینی بەڵام قازانجی دەکەی بۆت بە قازانج دەجێڕی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا تەبەنەوانەی کە لە قسە و گفتاردا ڕاستگۆن لە ناو کۆمەلگە و مجتەمەعدا پێگەیەکی بەرچاو و مەرموقیان دەبێتن یعنی کاتێک کە قسە دەکەن خەڵک قسەکانیان بە جددی وەردەگرێتن هەڵوەستە لەسەر قسەکانیان دەکەن و حیساب بۆ قسەکانیان دەکەن حیساب بۆ قسەکانیان دەکەن لەبەرەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام چونکە قەت درۆی بەزاردا نەهاتبوو کاتێک کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا پێی فەرمووی ئیعلانی دەعوە و بانگەوازەکەت بکە خزم و کەسەکانی هەمووی کۆکردنەوە فەرمووی ئەگەر شتێکتان پێ بڵێم ئێستانەکە جەیشێک لە پشت ئەو زنجیرە چیایانە خۆی حازر کردو دەوێ بە سەرتاندا بدا لێم باوەڕ دەکەن چیان گوت مشریکەکانی قوڕەیش وتیان بەڵێ بۆ لەبەرەوەی ما جەڕەبنا عەلەیکە الکەذب درۆمان لە تۆ نەبینی و ئەی محەممەد عەلەیهی سەڵات تۆ هەرچی گوتوتە هەر ڕاستە بەڵام لەگەڵەوەشدا کە پێیان دەڵێ من پێغەمبەری خوام عەلەیهی سەڵات وەسەلام و هاتووم
ئاگادارتان بکەمەوە بۆی کە خۆتان لە ئاگری دۆزەخ بپارێزن، واز لە بت و سەنەم پەرستی بێنن، خوایەک بپەرستن کە شایستەی پەرستنە و خوایەک بپەرستن کە ئەو خوایە ضار و نافیعە، هەم زەرەرەکان لای ئەون هەم قازانجەکان لای ئەون، خاوەنی هەموو صفەت و خەسڵەتێکی بەرزە. ڕەتفعلیوان بەرامبەر بە پێغەمبەری خوا کە پێیان دەفەرمێ گەرجێژی دەڵێن چی دەڵێن؟ ما جەڕەبنا عەلەیکە الکەذیب، درۆمان لە تۆ نەبینیوە. ڕاستگۆیی سەردەمی پێش پێغەمبەرایەتی ئاوا با بڵێین بە کەلکی هاتووە لێرە لە داعوە بانگەوازی خۆش. لەبەرەوەی ئەبوبەکر سیدیقیش ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کاتێک کە موشریکەکان لە ئیسرا و میعراجە دەچن وەکو بڵێ دوو مێشیان دەدارێکدا دۆزی بنەوە، بە ئەبوبەکر دەڵێن ڕەفیقەکەت دەڵێ ئەم شەو جا هەموو شەوێش نا کاتێکی مەحدود لێرانە بەبێ ئەوەی کە مەسەلەن وەسائلی نەقڵ هەبوو بێ چوون بۆ فەڵەستین، پێشنوێژیم بۆ پێغەمبەران کردووە، ئەو جا عەلەیهیمو السەڵات چوون بۆ هەموو ئاسمانەکان هەتا سیدڕەت المونتەها لای خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بەهەشت و دۆزەخیشی پیشاندا ئەوم هاتوومەوە ئێرانش. ئەبوبەکر یەک قسە دەکات دەفەرمێ ئەو قسەی کرد موحەممەد دەڵێ دەڵێ ڕاست دەکات، ڕاست دەکات. لەبەرەوە لەو ڕۆژەیوە ناوی نازناوی سدیق بەچێ بەخشرا؟ بە ئەبوبەکری بەخشرا ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ. ئەوجا خۆشەویستانم ڕازگۆیی لە ڕەفتار و کرداردا، ئینسان لە هەڵسوگۆتیدا دەبێ ڕازگۆی لێ ڕنگ بداتەوە، خیانەت نەکاتن، فێڵ و غەش نەکاتن لە کڕیل و فرۆشتنیدا، لە هەڵسوکەوتیدا، لە معاملەی خزمایەتیدا، لە هەرچی کە ئەتوو دێتە بەرچاوت ئینسان دەبێت تێیدا ڕاست و ساغ و سەلیم بێ و نابێ غەش و خیانەتی تێدا بێ و نابێ بە فێڵباز لە قەڵەم بدرێتن. یعنی بۆ نمونە کاتێک کە دەچی ئەو ئینسانە مەشهور بوو بە ڕازگۆیی و بە ئەمانەت و دەستپاچی، ئەو ئینسانە کاتێک کە تو دەچێ لای معاملەی دەگەڵ ناکەی، ئەو شتانەی کە لی دەکڕی زۆر تەماشەی تاریخەکەی ناکەی، تەماشەی جنسەکەی ناکەی، بەس لی دەپرسیەوە چۆنە کە گوتی باشە قسەی ویلای تۆ سەنەدە. لەبەر دەزانی درۆ ناکا لە بۆ چیلۆ تەماتەیەکی، درۆ ناکا لە بۆ چیلۆ برنجێکی، درۆ ناکا لە بۆ چیلۆ نیسکێکی، فێڵ و غەشت لێ ناکاتن. ئەو خەسڵەتە زۆر جوانە دەبێت دروست بێتەوە لە ناوماندا. ئەو جا خۆشەویستانم لە نیەت و مەبەستدا کەوەش خاڵێکی زۆر زۆر گرینگە، ئینسان جا هەر لەگەڵ خوا تەبارەک و تەعالا دەبێ سادق و ڕاستگۆ بین و هەم لە عیبادەت و خواپەرستی و ئەو دروشمانەی کە جێبەجێیان دەکەین دەبێ ڕاستگۆ بین. نابێ مەسەلەن لە ظاهیری کابراوەکو خۆی بکاتە پیاوێکی ساڵح بەڵام لە ناو دڵ و دەرونیدا ئەژدیهایەک بێت و لە ناو دڵ و دەرونیدا پڕی خیانەت و خیانەتکاری بێ. بەداخەوە خەڵکی وا زۆرە ئەمڕۆ، تەماشا دەکەی ظاهریەکەی هەرگەیشتە تو سبحان الله سبحان الله الحەمدولله الحەمدولله. جا لە نەوەتەکان ناوی کەس نادەم چکە هەردووچیان ماون، پیاوێکی زۆر بەڕێز هات نەفەرێک قۆڵی بڕی بوو، نەفەرێک قۆڵی بڕی بوو، جا پارە و ئەوکەی خۆی پێوەر نەدەگیراوە. ئەمیش گۆ فڵان کەس بۆ هەندە زوو تەسلیم بووی، کۆرە گوتی مامۆستا گوتی هەر دەمگەیشتێ دەیگۆ سبحان الله الحەمدولله لا هەر نەمبینی جا بەدەنجی زکری دەکردن، نەمبینی وەچ کاورا گوتی زکر لە زاری بڕۆ لە باندێ قەت ئەو پیاوی خیانەت نییە. بەرحاڵ هەر چۆنێکی بێ ماڵەکەمان بۆ وەرگرتەوە. ئەو وەزعانە خۆشەویستانم ئینسانی ئیماندار دەبێت کە دەڵێ موسڵمانم دەبێ بەڕاستی موسڵمان بێ، درۆ نەکا لەگەڵ موسڵمان بوونەکەیدا، کە عیبادەت و خواپەرستی دەکا کە دەڵێ الله ئەکبەر لە نوێژێدا بەوە دەست پێ دەکا بە شیعاری الله ئەکبەر خوا لە هەموو شتێکی گەورەترە، بالفعل دەبێ لای تۆ خوا لە هەموو شتێکی گەورەتر بێتن، دەبێ ڕاستکەی لەگەڵەوە. کاتێکە بە ڕۆژوو دەبێ ڕاستکەی لەگەڵ ڕۆژوەکەت، کە حەج و عومرە دەکەی دەبێ ڕاستکەی لەگەڵ حەج و عومرەکەت، کە ماڵ دەبەخشی دەبێ لە پێناو خوای گەورە بیبەخشی، ڕاستگۆ بیلی. کاتێکە دەڵێ ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله و ئەشهەدو ئەنە محەممەدە ڕەسوول الله، دەبێ بەڕاستی وە بڵێ هەرچی پەرستراوی
بەناحەق هەن خەڵک دەیان پەرستێ دەبێت پشتیان تێکەی نابێ بەگەڵ غەیری بەرنامەی خواکەوی ئەوە ڕاستگۆیە لە نیەت و لە مەبەستدا بەڕاستی. لەبەرەوە خۆشەویستانم خوازیارم کە ئەو خەسڵەتەی ڕاستگۆیی بە شێوازێک دروستی کەینەوە کە بەداخەوە دەڵێم زۆر کەم بۆ ئێستا کابرا هەر بە گاڵتە جاڕی تەماشە دەکەی درۆ دەکات بەس بۆی خەڵکی پێ بکەنێتن. یعنی هەر لە پەیجەکانەوە تەماشەکە لە پەیجەکان تەماشەکە نووسیوێتی هەواڵێکی بەپەلە ئێستا شوای لە هاتووە لستی موچێ ئێستا بۆتە بەپەلە هەرچی بە تایبەتی بۆ موچەخۆران ئەگەر نزانم چش بێتە کابرا تەماشەچی دەکاتن بەپەلە لستی موچە بڵاو کرایەوە تەماشە دەکەی درۆی ئەسڵ ئەساسینی دوو کۆمنت بنووسە سێ کۆمنتانیشی بۆ بنووسی هیچ دەرناسیتن بەس بۆی ڕەواز بە پەیجەکەی خۆی بداتن. ئەوجا تەماشە دەکەی مانشێتێکی نووسیوە مانشێتەکە سەرنجڕاکێشە بەڵام ناوەرۆکەکەی دەخوینەوە ئەسڵ و ئەساسی نییە ئەسڵەن ئەو شتێک کە ئەو نووسێتی بروزی پێداوە دەناو ئەو نووسینویدا ئەسڵ و ئەساسی نییە هەر هیچ ڕووی نەداوە. لەبەرەوە ئەو شتانەوە مەزانن لەسەرمان حیساب نین ئەو شتانەمان لەسەر حیسابن و ئەو شتانە حیسابی لەسەر دەکرێتن. خوای گەورە تەبارەک و تەعالا بینە سەر چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز وەکو بەرچاوڕوونی بۆ هەموو لایەکمان بۆی کە بزانین داخۆ ڕاستگۆیی و سەدق چ پێگەیەکی هەیە لای خوای پەروەردگار و چ قیمەت و حورمەتێکی هەیە لای خوای پەروەردگار کە حیسابی بۆ دەکات لە ڕۆژی دوایی. لە سوورەتی ئەلمائیدە ئاەتی 119 خوای پەروەردگار دەفەرمێ قال الله خوای پەروەردگار فەرمووی هذا يوم ينفع الصادقين صدقهم ئەمڕۆ ئەو ڕۆژەیە کە ڕاستگۆیان ڕاستیەکەیان فریایان دەکەوێتن. لهم جنات تجري من تحتها الأنهار خالدين فيها أبدا رضي الله عنهم ورضوا عن ذلك الفوز العظيم. تماشەکە ئەو هەموو خەسڵەتە جوانەی بۆ بڕیار داون خوای پەروەردگار وعدی بەهەشتی پێداون نەک بەهەشتێکی جەنات چەند بەهەشتێک ئەوجا بە هەمیشەیی تێدا دەمێننەوە ئەوجا خوای پەروەردگار دەفەرمێ رضي الله عنهم خوا لێیان ڕازیە ذلك الفوز العظيم و گەورەترین بەخشش و گەورەترین بردنەوەیە کە ئینسان بیباتەوە لەوێن دەرێ. طبعا ئەو ئاەتە دەربارەی عیسای عەلەیهی السەڵات والسەلام کاتێک کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لێی دەپرسی دەفەرمێ ئەی عیسا ئەتۆ بە بەنی ئیسرائیلت گوتووە کە ئەتۆ و دایکیشت بکەن بەخوا و بیپەرستن مەعاذ الله طبعا دەڵێ خوای من قەت شتی وام نەگوتووە ما قلت لهم إلا ما أمرتني خوایە من شتێکم پێ نەگوتوون ئیلا ئەوەی کە تۆ پێت گوتووم کە ئەتۆ بپەرستن و شرکی بۆ بڕیار نەدەن. ئەگەر ئەمن ئەو قسەم کردبایە تۆ دەتزانی ئەتۆ دەزانی ئەمن ئەوەی کە گوتومە ئەوەی کە لە دڵ و دەرونیشمدایە کە نەشم گوتووە ئاگات لێتی هەتا من لە ناویان بۆ ئەوشتانم ئەسڵەن بە خەیاڵی مندا نەهاتووە کەمیشیان لە ناونەمامەت و بۆ خۆت ئاگادار بووی بەسەریان بەڵام لەگەڵەوەشدا دەفەرمێ خوایە ئەگەر عەزابیان دەی عەبد و بەندەی تۆن ئەگەر عەفوشیان کەیتەوە غەفوور و ڕەحیمی جا ئەوجا خوای پەروەردگار دەفەرمێ قال الله هذا يوم ينفع الصادقين صدقهم ڕاستی کرد عیسا عەلەیهی السەلام ئەو ڕاستیە ئەو ڕۆبەکە لە هەموو خەڵکی دێت سزای پێغەمبەران عەلەیهیم السەڵات والسەلام. خۆشەویستانم ئەوجا خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەفەرمێ لە سوورەتی تەوبە لە ئاەتی 119 کە دوایین ئاەتە دەیهێنینەوە لەو حەڵقەی ئەمڕۆماندا دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا اتقوا الله وكونوا مع الصادقين ئەی خەڵچینە لە خوا بترسن و لەگەڵ ڕاستگۆیانیشدا بن. خەڵکێک کە موسڵمانە خەڵکێک کە خۆی پێدیندارە ناکرێەوە گەڵ کەسانێک بکەوێت کە درۆزن بن ناکرێەوە گەڵ کەسانێک بکەم کە سەختەچی بن ناکرێەوە گەڵ کەسانێک بکەوێت کە درۆیان لەگەڵ خوا و پێغەمبەری خوا کردووە. ئەو ئاەت هەڵوەستەی زیاتری لەسەر دەکەین بۆ کاتمان نەماوە بەخوای پەروەردگارتان دەسپێرم والسلام عەلەیکم ورحمة الله وبركاته.